بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا سڵاو ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. هیوادارم لە هەر کوێیان ساغ و سڵامەت و تەندروست بن. ئازیزان بە بەرنامەیەکی تایبەتەوە دەبمە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست سەبارەت بە 25 نوامبر ڕۆژی جیهانی بەرەنگار بوونەوەی تونند و تیژی سەرژنان کە سێ میوان لەم بەرنامەیە بەشدارن. بەڕێزان شیوا گەنجی ڕۆژنامەنووس، بەهروزی چالاکی سیاسی، کانی کەرەمپور چالاکی سیاسی. پێشەوەی کە میوانانی بەرنامەکەم بێنە ناو بەرنامەکە با پێکەوە بابەتێک ببینین و دوای دەگەڕین وڵاتە. تونند و تیژی وەک دیاردەیەکی جیهانی بەرامبەر بە ژن. 25 نوامبری ساڵی 1960 زاینی لە بەشی باکووری کۆماری دۆمینیکیان تەرمی سێ خوشک بەناوەکانی پاتریا میرابێل، مینڕۆڤا و ماریا ترێزا لە پاڵ زۆنگاوێکدا دۆزرانەوە. ئەم سێ خوشکە کە خەباتکارانێکی چالاک بوون لە دژی دیکتاتۆری ڕافایل تراخیلۆ، حکوومەتی ژێرپشتیوانی دەوڵەتی ئەمریکا دوای دەستدرێژی کرانە سەر و ئەشکەنجەدرانێکی زۆر بەدەستی جەنایەتکارانی ئەم حکوومەتە بە شێوەیەکی دزێ و درندانە کوژران. هەرچی حکوومەت دەیویست کوژرانی ئەمان وەک ڕووداوێکی شۆفێری پیشامدات، بەڵام زۆر زوو جۆری دەستدرێژیە جنسیەکە و پاشان کوشتنیان بووە هۆی ڕسوایەکی ئاشکرای حکوومەت. خۆشکانی میرابێلیش وەک سەمبول و هێمای خەبات لە ڕێگای ئازادی نازناوی پەپولە لە بیر نەکراوەکانیان پێدرا. ئەشکەنجە و تونند و تیژی ئەنجامدرا و بەرامبەر بەم سێ خوشکە و ڕۆڵێک کە لە خەبات لە دژی دیکتاتۆری حکوومەتی تراخیلۆ گێڕابوویان بوو بەهۆی ئەوەی کە لە یەکەم کۆبوونەوەی ڕێکخراوی ژنانی ئەمریکای لاتین و دوورگەکانی دەریای کارائیبدا لە بۆگۆتای کۆلۆمبیا لە ساڵی 1970 زاینیدا ژنان ڕۆژی 25 نوامبر وەک ڕۆژی جیهانی خەبات لە دژی تونند و تیژی ڕابگەێنن. ژنان لەم کۆبوونەوەیەدا نەک هەر تونند و تیژی لەسەر بنەمای جنسیەتیان مەحکوم کرد، بەڵکو هەموو جۆرە تونند و تیژیەک لە دژی ژنان هەر لە کوشتن و دەستدرێژیکردنە سەر لەلایەن حکوومەتەکان و زیندانەوە گرتوێتی هەتا تونند و تیژی دەرونی و فیزیکی لە بنەماڵەدا و ئازار و ئەزیەتدان و هەڵاواردن لە شوێنی کار و کۆمەڵگەشیان مەحکوم کرد. تونند و تیژی لەسەر ژنان دیاردەیەکی جیهانیە. لە پێشکەوتوترین کۆمەڵگاکانی سەرمایەداریەوە تا دواکەوتوترین کۆمەڵگاکان ژنان لەگەڵ سیمای دزێوی ئەم تونند و تیژیانەدا بەرەوڕوون. ئەمەش واوەتر لە سنووری جۆغرافیایی و فەرهەنگیەکاندا بەڕێوە دەچێت و لە هەموو جێگایەک لە ماڵەوە تا قوتابخانە، لە شوێنی کارەوە تا کەمپەکانی پەنابەری، واتە هەم لە مەیدانی گشتی و هەم لە بواری خصوصیدا دەبیندرێت. لە عینی حاڵدا تونند و تیژی لەسەر ژنان دیاردەیەکی گەلێک پانوبەرینە. دەستدرێژی بۆ سەر ژنان، لەشفرۆشی، هاوسەرگیری بە زۆرەملێ، دەستدرێژی مەحرەمەکان، لێدان و ئازاردان، هاوسەرگیری منداڵان، پۆرنۆگرافی، ئەسیدپاشی، دووگیانبوونی ئیجباری، ئەزیەت و ئازاری جنسی و کەلامی، قەتڵی ناموسی و هیتر، دەرخەری جۆرا و جۆربوون و بەرینبوونی ئەم دیاردەیە. دیارە کە نایەکسانی چینایەتی و نایەکسانی ڕەگەزی بابەتێکی سروشتی نین. لە هەردووی ئەم نابەرابەریانەدا هەموو ئامرازەکانی کۆمەلگا لە دەوڵەت، یاسا، سونەت، مەزهەب، فەرهەنگ و بنەماڵەوە بە حرەکەت دەکەون تا ئەم نایەکسانیانە وەک بابەتێکی سروشتی دەرکەون. لەگەڵ ئەمەشدا نابێت لەبیر بکرێت کە لە پەیڕەوکرانی ئەم تونند و تیژیانەدا بەتایبەت دەوڵەت ئاڵقەی ناوەندی پێکدێنێت. دەوڵەت لە ڕێگای پاراستنی مناسباتی چینایەتی، پاراستنی پەیوەندی و سنەتە پیاو سالارەنەکان و دیسان و بەرهەمهێنانەوە و پتەوکردنی هەموو ئەم مناسبات و پەیوەندیانە تونند و تیژی لە دژی ژنان و پاراستنی ژێردەستەی ئەوان نهادی نەدەکات. ئەگەرچی بەهۆی خەباتی بێوچانی ژنانەوە و بە تایبەت لە کۆمەڵگا پێشکەوتوەکاندا دەوڵەتەکان ناچار بوون کە کۆمەڵێک یاسا بۆ بەرتەسکردنەوەی تونند و تیژی لە دژی ژنان پەسەندکەن، لەگەڵەوەشدا لەوێوە کە دەوڵەت ئۆرگانی پارێزەری مناسباتی نایەکسانی چینایەتیە، ئۆرگانی پاراستن و پتەوکردنی ماڵکیەتی خصوصیە و لەوێوە کە ژنان وەک کاڵا بەردەوام دەبنە قوربانی ئەم مناسباتە. لەبەر ئەوە سڕینەوەی بە تەواوەتی تونند و تیژی پێویستی بە کۆمەڵگایەک هەیە کە تێیدا جیاوازیە چینایەتیەکان و پەیوەندی سەرچاوەگرت و لەم جیاوازیانەی لەبین بردبێت. بەڕێزان شیوا گەنجی ڕۆژنامەنووس، مینا بەهروزی چالاکی سیاسی، کانی کەرەمپور چالاکی سیاسی، سپاس بۆ ئەوەی کە
بەشدار بوون لەم بەرنامەیە. زۆر سپاس بەخێر بێن. شیوا لە ئێوە بەرنامەکەم دەست پێەکەم لە کۆمەلگا ئیسلامیەکاندا یاساکان بە شێوەیەکی سیستماتیک توندوتیژی دژی ژنان درێژە پێدەن. هەڵسەنگاندنی ئێوە لەم بارەوە چیەوە؟ پێتان وایە ئایا یاساکان کاریگەریان هەیە لەسەر ژیانی ژنان؟ سڵام عەرز دەکەم خەمەت جنابتان، مێمانە عەزیزەکان و هەروەها بینەندەکانە عەزیزەکان. خب طبیعیە کە هەمیشە لە جەوامع ئیسلامزەدا قەوانین دقیقاً جورێ تەڕاحی ئەوێدا کە بەرابەرە خۆد ئیسلامیەکانە. هەروەها کە ژن لە موقعیەتی اجتماعی و اقتصادی و شخصیە قەراران کە هەمیشە زەعیفتر بێت و قانونەکان مبتەنی بەوە تەفسیرەکەنا کە هەمیشە ئامۆزەگەل ئیسلامی بێ و بەداخەوە گشتمان خاصە زانین کە ئامۆزەگەل ئیسلامی هەمیشە بەرزت ژن بووگەوە هەمیشە ژنی بە دیدگای کالای دووم و سێوم شاید فرە ئەوقات بە مەراتب خواردتر لەوەیشە قەرارداگا و هیچ حقوق شەهروەندیک بە عنوان دەرەجە یەک نادرگێ بە ژنەکان بەتایبەت لە ئەوەی کە وەختی ئەزدەواجەکەن تەلاقە سێنن یا حزانەت مناڵەکانیان یا ئەوەی کە وەختی بەحث انحسار وراثەت پێشتێ یا شەهادەتێ پێشتێدا هەمیشە ئێمە نەسفە پیاگان بۆگین چۆن ئەمە بەرابرە جەوامع ئیسلامزەدەیگا کە لەناو کۆمەلگای ئێمە چۆن ئایسە بەحسمان سەر ئێرانە و جامعەی ئیسلامی خەریکین قساکەینا بەخاترەوە بە وزوو هەمیشە دیگمانە حقوق ژنەکان نابەرابەر بووگە حقوقیان زایە کریاگە و هەمیشە لە حقوقکەل بەرابەری ئێمە ژنگەل مەحروم بووگین. معموڵەن ژنەکان فرە نابەرابەر بووگە لە مەساعلیانە و هەمیشە جۆرێ مەساعلیان تەنزیم کردگە کە تەقویەت کلیشەگەل و ڕەفتارگەل سڵچوویانەی پیاگانە بێ هەمیشە پیاسالاری نەخشێ پەڕەنگی بووگە لە جامعەی ئێمە و هەروەها جەمبەگەل ژن و مەساعلێ تەحسیڵی شغڵی اجتماعی و تۆ ئەمانە جۆرێ تەڕاحی کریاگە کە هەمیشە لە سایەک لە نائەمنیا بووگە هەمیشە جامعەیان بۆ ئێمە نائەمن کردگە هەمیشە جۆرێ بە ئێمە نیشانیان داگە کە ئەمترین جێگە بۆ ئێمە هەر ماڵە چۆن جامعە ئیسلامزەدە پێی خۆشە ژن هەمیشە لە گۆشەی ماڵەوە بێ هیچ حقوقێکی نەبێ و نەیدە ناو جامعە و لە کنار ئەمانە کە حکوومەت باعث بووگە کە ئەم نائەمنیە بۆ ئێمە دروست پێدا قەتعاً ڕەفتار پیاگ و پیاگ سالارانەش تاسیرە فرەفرە ئۆرای بووگە لە مەسئلە. سپاس شیوا دوایی تەمە بۆلات کانی توندوتیژی بەرامبەر ژنان لە ئەمڕۆ لە چه ئاستێکدایە؟ ئایا پێت وایە زیادی کردووە یان کەمی کردووە؟ وەڵا ئەگەر بەحسی توندوتیژی بکەین خۆ دیارە توندوتیژی مێژوویەکی زۆر زۆر کۆنی هەیەەوە بێ ئیشارە بەوەیش بکەین کە ئێمە ئەنواوە قسەمی توندوتیژیمان هەیە بەڵام ئەگەر بەحسی ئێران بکەین و شەرایەتی ئەمڕۆی ئێران ئێمە بێ بزانین توندوتیژی بە هەموو قاڵبەکانیەوە سێ جۆرە کە لەناو کۆمەلگا ئەسەلمی سێمە باسی ژنانەکەین لەم بەرنامەدا بە مەد ژنانە یەکێک توندوتیژیەکە لە ئەگەر تەقسیمیان کەین توندوتیژیەکە کە لە بنەماڵە نسبەت بە ژنان هەیە دووەم توندوتیژیەکە لە کۆمەلگا نسبەت بە ژنان هەیە بە سێوەم و لە هەمووی مهمتر توندوتیژیەکە کە حکوومەتیەوە لەلایەن حکوومەتەوە بە شێوەهایەکی جۆراجۆر بە ئەبزارهایەکی جۆراجۆر ئەسەلمی بە مەد ژناندا دیارە لە فرە دوور نەچین لە دوای خیزشی 96 98 و گرنگتر لە هەمویان لە دوای خیزش یا شۆڕشی ژن ژیان ئازادی بە کوشتنی ژینە ئەمینی ئێمە زۆر شاهیدی ئەوە بووین کە ئەم توندوتیژیە لەناو بنەماڵەوە لەناو کۆمەلگادا شێوەی گۆڕیایانێ هەمزەمان لەگەڵ ئەوەی کە ژنان مبارزەیانە کرد توانیان بەشێک لە خانەوادەکان بەشی لە بنەماڵەیان و بەشێکی هەتا توانن بێژم زۆر لە کۆمەلگان ژنان لەگەڵ خۆیان هەمڕا بکەن و ئەم توندوتیژیە لەناو کۆمەلگاوە لەناو بنەماڵە کەمتەر بێتەوە مەدە یەک ساڵی ڕابردوو ئالانەن شاهدی ئەوە بووین کە ئەم توندوتیژیە کەم بووەسەوە ژنان و بەشێکی زۆر لە کۆمەلگا لەگەڵ ژنان خەریکن مبارزەکەن بەڵام ئەوەی کە لە بەرامبەر ئەم دوانۆ ئەوەی کە توندوتیژیەکەی زیاتر کردووە و مۆسەر لەسەر توندوتیژیەکەی حکوومەتەکە
بە شێوەهایەکی جۆراجۆر قەستی هەیە کە کۆمەڵگا و بنەماڵە دووبارە بکێشێنێتەوە بە پێش لە شۆڕشی بەتایبەت ژینا و هەمچنان بتوانێت کە تونندوتیژیەکە نسبەت بە ژنان تون و تێشتر کاتەوە. ئێستا لە کۆمەلگای ئێراندا ئێمە خۆمان نەزانین، ئێمە شاهێدی شەڕین لەلایەن لە دوو لایەنێکی هەبێ بە کۆمەلگا، لایەنێکی هەبێ بە ژنان و لە هەمان حاڵدا لە کناری ژناندا پیاوانی ئازادیخواز و بەرابەربوون کە خەریکن شەڕەکەن لەگەڵ حکوومەتدا و حکوومەت دەزانین بەتایبەت دوای شۆڕشی ژناوە بەتایبەت دوای سەرکار هاتنی مەسعودی پزیشکیان کە بە کۆڵی بەعدەوبعید بەتایبەت لە بواری ژنانە هاتە سەرکار، ئەم تۆندوتیژیە زیاترە بێتەوە تا حەدێک کە ئێمە ئەوەندە فشار لەسەر ژنان زۆرە، ئەوەندە زەخت لەسەر ژنان زۆرە کە ئێمە بینین جوانێک ژنێکی جوان وەکو ئاهوو دەریایی لە بەرامبەر ئەم هەموو فشارە کە دەم و دەستگاهای حکوومەتی بە شێوەهایەکی جۆراوجۆر ڕۆژانە هێنایانە بۆ ژن خۆی نیمە بێرێ ناکاوە لە ئێعتراز لە ئەم هەموو زەخت و فشارە بەشێ لە لیباسەکانی دەرتێرەوە لە سکوتە هەموو دنیا هەژێنێوە لە سکوتیا بە سکوتەکەی خۆی دەنگی خۆی ئەگەیەنێ بە هەموو دنیا کە لە ئێراندا ژنان متحملی چه ستەمهاوە چه تونندوتیژایەکە بن. لە تەرەفی ترەوە ئێمە شاهدی خودکوشیهایەکی زۆرین کە شاید لە درێژەی بەرنامەکەتانە من نازانم پرسیارەکان چۆنە، بەڵام حتمما ئیشارەیەکەن کە مۆزوعێکی مهمە با لە ناو بەرنامەکە ئیشارەی پێ بکەین. بەڵام لە هەمان حاڵیشدا ئێمە بینین بازداشت یا دەست بەسەرکردنی ژنان چەنێ زۆرە و ئەبینین کە لە ماوەی تقریبا نەتوان بژم 5-6 مانگی ڕابردوو ئێمە 3 دانەژنی مۆبارێزمان بە ئیعدام مەحکوم کراوە، شتێکی کەم سابقە بووە لەناو دروستە کە جمهوری ئیسلامی هەر لە سەرەتا و لە پێش دەستیداوە بە ئیعدام و حتا ئەوڵین ئیعدامی ژنێکی ئەو کادیسە با ئیشارە نەکەین بە حاشیە نەچین ژنێک بووە کە لە ساڵی 57 ئیعدام کراوە. تا ئێستا ژنان هەر ئیعدام کراوەلیم ئەم هەموو تونندوتیژیە حکوومەتیە کە لەلایەن حکوومەتەوە بە مل ژنانە هەیە ئێستا ڕۆژ بە ڕۆژە بینین کە زۆرترە بێ و لە هەمان حاڵدا ئیشارە بکەین بە ویچەکە حتا حکوومەت ئەم فشارە زیاتر تێرێ کە ژنان وادارکا کە کۆمەلگا وادارکا بنەماڵە وادارکاکە هەروە کە لە قسەکانیشی دیان کە ژنان بخاتە گۆشەی ماڵە. ئێمە لە هەمان حاڵدا شاهدی مبارزاتی ڕۆژانە و روتینین کە ژنان تەن بەم زۆرێک حکوومەت گەرەکێ تەن نادەن بە ڕۆژانە خەریکی مۆبارێزان کە هیوادارم لە درێژەی بەرنامەکە بەمانە ئیشارە بکەین کە ئێمە لە کۆمەلگای ئێمەدا چەها ژنانی مۆبارێز بە مقاومەن. بەڵام زۆر کورد ئەگەر گەرەکمان ببێژین ئەوەیە کە بەڕاستی تونندوتیژی لە کۆمەلگای ئێمەدا لەژێر حاکمیەتی کۆماری ئیسلامیدا ڕۆژ بە ڕۆژ خەریکە زیاترە بێت نسبەت بە ژنان و بەداخەوم کە لە قەرنی 21 ئێمە شاهدی ئەوەین کە منداڵێک بەخاتر جزئیترین شت کە لاکی دەسە کە زۆر ئەوە شخصیە ئێمە حکوومەتی ئێمە کەسانێکی ئاوا مناڵایەکی ئاوا وادارەکە کە دەست بە خودکوشی بن. بەڵێکانی سپاس خاتومینا خاتوکانی ئاماژەی بە خودکوشی خوێندکاران کرد لە ماوەی 1 مانگی ڕابردوودا زیاتر لە 3 کەس یا 4 کەس خودکوشی کردووە. 1 ساڵی ڕابردوو کردوێتی بە 16 کەس لە خوێندکاران خۆکوژیان کردووە. ڕۆڵی ڕژیم لەم دۆخەدا چۆن دەبینین؟ کانی ئاماژەیەکی کورتی پێ کرد بەڵام ئێوەگەر بتانەوێ ئاماژەی پێ بکەن ئەمە چۆن لێک دەدەنەوە؟ بەڵێ بەسڵاو لە ئێوە و لە میوانانی بەڕێستان و هەروەها لە بینەرانتان. ئامۆزش پەروەریش لە هەر جامعەیەکدا بە ئیسلا پەروەردەکردن هەمیشە نەقشێکی زۆر سەرەتایی هەبووە. جمهوری ئیسلامی دەی هەوێ ئەو قوانینی زیدی ژنەی قوانینی زیدی بەشەڕی کە هەیەی و 35 ساڵی شەخەریکە بە تۆری سیستماتیک ئەو کارە دەکا دەیەوێت لە مەدرسەکان ڕادەست پێ بکە. هەر وەختێکە لە بەئیستلا لە کودەکستان ڕاوەختێک حداب دەدا مەقنعە دەدا بەسەر منداڵان هەر لەوێ ڕا توندوتیژی و خشونەت بەر ئەلەیهی ژنان دەست پێ دەکا. و ئەوەی کە تا ئێستا دەبینین ئەو توندوتیژیانە بە تایبەتی دوای ئینقلابی
ژن ژیان ئازادی یا شۆڕشی ژن ژیان ئازادی زیاتری کردوتەوە وەک دیتمان مەسەلەن حدودی 200,000 نەفەر معلمانی دڵسۆزی لە سەراسەری وڵاتدا ئیخراج کرد بە جێگای وانە هێناوێتی مدیرانێکی حیزبوڵڵاهی داناوە یا مەلاهایەکی زۆری لە حوزەی علمی قۆم داناوە 25,000 نەفەر یا زۆرتر واردی مەدرسەکانی کردووە دەیەوێت سیستمی ئاموزشی وڵات بکاتە سیستمی ئاموزشی ئیسلامی بەڵام چونکە ئیسلام و ئیسلام ئاموزشی ئیسلامی و یا ئیسلام چیان هەرچەند ئیشارەهایەکی پێکرا دەزانین کە ئیسلام زیدی ژنە زیدی بەشەرە و بە تایبەتی زۆر تەبعیز ئامیزە بەر ئەلەیهی ئینسانەکان و بە تایبەتی ژنان دەی هەبێ ژنان جامعەدا بلەخەرە نیوەی جامعەی بەشەرین لە هەر جامعەیەکدا لە هەر وڵاتێکدا ئەوەی دی ناتوانێت ئینکار بکە بەڵام دەی هەبێ کۆنتڕۆلی بکە و ئەوەی کە لە مەدارسدا دەی هەوێ ئامۆزشی ئیسلامی بدا کە منافاتی هەیە زیدیەتی هەیە قوانین ئیسلامی دەگەڵ موجودیەتی ئینسان دەگەڵ زیندگی دەگەڵ ژیان دەگەڵ ژن و دەگەڵ حتا بەدەنی ژن یەک تابوویە لە جمهوری ئیسلامیدا لە قوانین ئیسلامیدا و چونکە ئەوە بۆیە ئاوایە کە ئیسلام لە ڕۆژی ئەوەڵەوە ژن لەوەتی هاتووە لە پێغەمبەرەکەیان ڕا ژن وەکو ئەبزارێکی جنسی دەبینێ ژن وەکو بەشەرێک نابینێ کە حەق و حقوقی ئینسانی هەیە ئەو ئینسانە ئەو ژنە ئەو منداڵە حەقی هەیە ڕشد بکە لە محیتێکی سالمدا لە محیتێکدا کە زوڵم و زۆری بەسەرەوە نەبێ لە محیتێکدا کە بەدەنی خۆی بەدەنی کت بەدەنی منداڵی کت تابوو نەبێ وەکو کوڕەکە وابێ بەدەنە ئینسانە احتیاجی بە ڕشد نمو هەیە بە شادی هەیە بەڵام دەیهەوێ ئەوەی هەر لە مەدرسەی ڕابکوژێ و هەر بۆیە گیر دەدا بە لیباسیان بە ڕەنگی ناخۆنیان بە ڕەنگی سەریان کە ئەگەر ڕەنگیان کردبێ یعنی ئەوانە شتایەکی زۆر سەرەتایی و شەخسین من پێم وایە ئەو تیژەی کە ڕژیم بەکاری دەبا بەر ئەلەیهی بەدەنی ژن بەدەنی ئینسان بەدەنی ئەو کچە منداڵانە ئەو بۆ خۆی گەورەترین کند یعنی جورمە ئەوە بینێن ئەگەر لە بارگای جەهانیدا چاوی لێ بکەین ئەوە بۆ خۆی جورمە بەر ئەلەیهی بەشەریەت بەر ئەلەیهی ژن بەڵام دەبینین لە ئێراندا ئەوە بە سوورەتی قانون دەرهاتوە قانونە یاسایە بەسەر خەڵکدا دەسەپێنێ مەسەلە ئەوەی ئەم نازم دنیا فەرهادیش لە چەند هەفتە لەوەی پێشەوە بوو کە باوچێکی داعش ئەوە لە بنەماڵەکاندا مەرسالاری و قوانینی ئیسلامی چوون پێکەوە ڕشد دەکات چون پێکەوە ئیش دەکات و چۆن بەر ئەلەیهی ژنان ئەمەل دەکات باوکێکی بە تەفەکوراتی داعشی و ئیسلامی لە ماڵە فشار دێنێ بۆ کچەکە دەی هەبێ هەڵە بچێتە مەدرسەی لەوێ مدیری حیزبوڵڵاهەکەی بە جێگای وەی دانیشە لەگەڵی قسە بکە زەنگ لێ دەدا بۆ نیروهای سەرکوبگەر و متەجاویز بانگیان دەکا سێدانە متەجاویز بە تفەنگەوە دێنە مەدرسە بۆی کە دنیا سەرکوب بکەن دنیا هیچ دەرەتانێک نابینێ هەڵدێ لە مەدرسە دەچێتە سەربانەکە حتمما بیستوتانەدا ئەخبارەکاندا سەربانێکی بەس لە بانکێکی قەدیمی دەبینێت لە خوارێ سێدانە متەجاویزی مسلح ڕاوەستاون لە ماڵەکەیدا بابێکی داعشی هەیە لە مەدرسەکەدا مدیری حیزبوڵڵاهی هەیە ئایا ئەوە خودکوشی ئەگەر لەوێ هیچ دەرەتانێک نبینێ و منداڵە هیچ شوێنێک نییە کە ئەوە خۆی نەجاتدا لەوێ لەوێ ئایا ئەوە خودکوشێ یا کوشتنە مەجبور دەبێت بۆ نەجاتی جسم و جان و ڕوحی لەو سەربانە ڕاخۆی فڕەدا و بمرێ ئەوەی تەرجیح دەداتە بەدەستی متەجاویزین و توندوتیژی ئیسلامی بژرە و موردی تعرض و تەجاوز قرار بگرێ پس دەبینین کە سەراسەری سیستمی ئاموزشی جمهوری ئیسلامی و قوانینی ئیسلامی بەر ئەلەیهی ژنانە بەر ئەلەیهی ئینسانە بەڵام من دێرەدا دەمەوێت دەگەڵ خانەوادەکان ڕاستەکەی قسە بکەم کە ئەو فریبی بە نەخۆن کە ئەوە جوریسەکە
هەمکاری بکەن لەگەڵ جمهوری ئیسلامی مەسەلەن شایدەوەی دوایە دەتوانم ئیشارە پێ بکەم ئەڵبەتە بەخشی مەسەلەن قەتڵی ناموسی ئەوانەدا بەڵام شیار بن خانەوادەکان کە فریوی بۆ نەخۆن لە پشت کچەکانیان ڕاوەستن لە پشت منداڵەکانیان ڕاوەستن بە جێگەی مەجلیسی تەرحیمی زۆر و بە ئیستیلا قەرەباڵغ یا شلوغ دای بکەن دەرکێ ئەو مەدرسەی کە منداڵەکەی من لەوێ ئەمنیەتی نییە بە عیلەتی ناخوونی بە عیلەتی ڕەنگی سەری بە عیلەتی حیجابی دەرکەی دەبێت دەرکێ و مەدرسانە دەبێت دابخرێ ئەو مەدرسە نێوە کوشتارگایە. سپاس خاتو مینا دوایی هەمدوارە پرسیارم هەیە هەم لەیەوە خاتو شیوا یەکێک لە لایەنەکانی توندوتیژی دژی ژنان هاوسەرگیری منداڵانە یەکێک لە دەرەنجامەکانی ئەم هاوسەرگیری منداڵانە قەتڵە ناموسیەکانە پێتان وایە ڕەهەندەکانی ئەم بابەتە لە کۆمەڵگادا چۆن دەبینێت؟ کودک هەمسەری بە عنوان نوعی خشونەت ساختاری و فەرهەنگیە کە بەداخەوە ئەسەرات و پەیامەتگەلێ فوقڵادە مخەربی هەست مەخصوسەن لەبان ژنەکانمانەوە و هەروەها هێشتا کەنیشکێک کە نەگەیگە بلوغ فکری و جسمی و ڕۆحی و ڕەوانی و هێشتا ڕەوانی کامڵ نۆگە یانێ دەغدەغەی مەساعل زندگی نییە دەغدەغە گەلێکە هەر کاممان بووکمانە لە دۆرانێ لە زندگی دەرس خوێندنە تەکڕەفیق بوونە یا چتگەلێک فرەفرە عادی بەداخەوە واداریەکەن بە ئەزدەواج زوود هەنگام و هەروەها مشکڵاتی جنسی پێشتێدا کە ئەم مناڵگەلە لەو سنە کە ناتانن وارد نەخشێ ژنێ متاهل کە نیازگەل پیاگێ بەراوردەکەن ئەو ناوە ئەمە هەر ئەم مەسئلە باعەسەوێ کە تحصیلاتیان ئەدامەنان و حەق انتخاب ئایندەیان مەحروم بن و وارد چرخەی معیوبێ لە فەقر و ناگاهی و عدەمە دەستڕەسی بە فرسەتگەلە خاستر زندگیان ئەست و بەداخەوە ئەم مەسائلە بە نەسڵ بعدی خۆیان کە مناڵەکانن انتقالیانە وهروەها لە تەرەفێ تریش و قەتڵگەل ناموسی هەم ئەتوانین بێژین نەتیجەی وەحشەتناکە کودک هەمسەری فەرهەنگە پیاسالاری لە ڕیشەگەل و باوەڕگەل نادروسە غەڵەتێکە کە متاسفانە لە کۆمەلگای ئێمە تەحمیڵ یەکەن بە پیاک جۆرگەلێ پیاگیش قوربانیە وەلێ لەو لە حازۆ کە پیاک خۆی دامن ئابەم مەساعلە ئەتوانین ئەمە بێژین وەلێ خۆ 100% ئەوە نییە کە کودک هەمسەری هەمیشە بەعاسە ئیجادە قەتڵگەل ناموسیە هەروەها کە ژنەفتکمانە لە چەند ڕۆژە گوزەشتە ئاغایك کە وەکێڵە تەحسیل کردە ها لە ناو جامعە داگێ لە ژنەکەی کە خەبەرنگارە بە 20 ساڵ سابقەی کاری و کە مناڵە گەورایشی بووگە بە چەقۆ و دەمبڵ داگێلێ کوشتیگیە بەس ئێمە ناتانین بێژین 100% کودک هەمسەری و هەروەها بێسەوادی لە ناو جامعە بەعاسە ئیجادێ قەتڵگەل ناموسیە لایەنێک لە قەتڵی ناموسی یەکێک لە لایەنەکانە دقیقاً و نەخشێ فوقڵادە پڕەنگی هەست و هەروەها هەمیشە لە دیدگای پیاگۆ لە جامعە ئێمە مالێکی ژنە پیاک هەمیشە یانێ کۆمەلگا وا تەزریقی کردگە قانون و ئیسلام وا تەزریقی کردگە کە ئێمە جۆزێ پیاک مالک ئێمەس وەک ماڵی وەک ماشینی وەک زندگی و جیا لەوانیشە مەسئلەی کە فرە مهمە لە ناو کۆمەلگای ئێمە حەفزە ئابڕووە کە هەمیشە باعەس بووگە ئەهرومێ فشار بێ بۆ ژنەکان سان هەڵەگەڕێت و خانمێ هەڵەگەڕێت چێ دە ماڵ باوکی ئێژەکە من ناتامی ترتەکەم پیاگە دامە بم بە هەر دەلیلێ وەلێ بە خاتر قسەی مردم بە خاتر ئابڕوو مەجبوریەکەن کە هەڵگەڕێت و ناو زندگیە و یا بسوزێت و بسازە یا تەحەمڵکە یا نەهایەتەن نەتیجەگەی ئەوێ بە ئەوە کە قەتڵە ناموسی سوورەت بگرێ بچەند وەخت لە مۆبەل لە کورسانە خانمێکە کارمەندە هلال ئەحمەرێ کارمەند داروخانەی هلال ئەحمەر بوو دقیقاً هەرم مەسئلەیەک بۆ پێشات هەم خۆی هەم شوەگەی بنیامگەلێ تەحسیل کردە بوون مدەتێ لە مۆبەر بە دەلیلە خیانەتە شوەگەی هەڵگەڕیا چووە بۆ ماڵ باوکی وەلێ بازم هەڵگەڕیەوە بۆ کە حەفزە ئابڕووی خانەوادە سۆزی مردم چێژن ناو شارەکە ئابڕوومانەچێ بە زۆرم کەنیشکانە هەناردەوە بە نەتیجەی بوو بەوە کە شوەگەی کوشتی ئەمە واقعیەتێک لە کۆمەلگای ئێمە هەست و بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ مەخصوصا لەم چەند ڕۆژ گوزەشتە ئێمە بیشتر دیگمانەوە ئەمە زەنگ خەتەرێکە کە ئێمەیشە بیشتر ئاگاهی گەینین بە مردم بە ژنان و بە هەروەها بە پیاگانی شەروا چۆن ئەوانیش جۆرە قوربانی
ئەو ڕژیمە ئیسلام زەدەنا کە خۆشیان نازانن خەریکن چاکەنە. بەڵێ سپاس شیوە خاتووکانی هێرشی ڕژیم بۆ سەرژنان کە ڕۆژانە ئەبینین خۆتیش لە پرسیارەکەی پێشوە کە وەڵامتداوە ئاماژەت پێکرد نمونەی ئاهوو دەریایی چاوەڕ ئایا ئەمە لە دەسەڵاتی ڕژیمە یان لە نائومیدی لە بەرامبەر ژنانە؟ وەڵام پێم خۆشە لە درێژەی قسەکانی هاوڕێمینا و هاوڕێی شیوە ئیشارەیەک بە شتێک بکەم کە ئەوەی کە ئێمە ئەبینین کە مەسەڵەن بۆ جمهوری ئیسلامی مەسەڵەن ئامۆژ و پەروەریش بۆی ئەوەندە مهمە ئێمە ئێژین کە جمهوری ئیسلامی حکوومەتێکی هارە دەڕەندەیە بە هەموو شێوەیە گەرەکێکە خاستەکانی خۆی ئەهدافی خۆی بسەلمێنێ بە ملک کۆمەڵگادا بەڵام بەچی بە ئەبزارهایەکی جۆراوجور یەکێک لەو ئەبزارانە کە هاوڕێمینا ئیشارەی پێکرد ئامۆزش و پەروەریشە کە زۆر مهمە تۆ لە سەرەتاوە چۆن زێهنیە چۆن ئەو مناڵانە باربێنی بە فکریەتی خۆت بۆیە ئێمە بینین کە لە کتابای دەرسی ئێمە ئەسەن ئاپارتایدی جنسیەتی هاوارەکان ئێمە چەند ساڵی ڕابردوو شاهیدی ئەوە بووین کە حتا عەکسی کچەکانیان کە بە حیجابی ئیسلامی چۆ بوو حەزم کرد لە جەڵدی کتێبەکانیانە بۆیە ئامۆژ و پەروەریش یەکێک لە ئەبزارەکانی قەوی کۆماری ئیسلامیە و هەروە لە درێژەی قسەکانی شیوا کە پیاوە سالاری سنەتهایەکی مختلف عرفهایەکی جۆراوجۆر کە لەناو کۆمەلگای ئێمە هەیە باڵهای بەهێزی کۆماری ئیسلامی کە بە شێوەهایەکی جۆراوجۆر لە توولی تقریبا نەتوانین بێژین نیم قەرنی گۆزەشتە کە ئێمە خەریکی نوێژی 46 ساڵی حاکمیەتی کۆماری ئیسلامیە بین بە شێوەهایەکی جۆراوجۆر هەموو ئەم ئەبزارانیە تەقویەت کردووە بۆیە کۆمەلگای ئێمە کچەیەک کە ئەزانێت لەناو حاکمیەت لە پشتیە نە قوانینێکە لە کۆماری ئیسلامیدایە نە بنەماڵە لە پشتیە نە کۆمەلگا لە پشتیە دروستە من وتم کە دوای شۆڕشی ژینە ئێمە شاهدی نوعێک لە مبارزێنیانە ئێمە قەدەمهایەک پێشرەفتمان کردووە لە مبارزەدا چ لە ناو کۆمەلگادا چ لە ناو بنەماڵەدا بەڵام بەداخەوە شتانە هەر هەیە بۆیە کەسەکان ئەگەین بە نائومیدی بە ئیستیسار بە دەرماندگی بە بێپەنایی بە پەنابەن بۆ خودکوشی یا ئەو کەسێکی ئێژێ وەکێڵ بۆیە شووی ئەو خانمە خەبەرنگارە یا هەر شووی ئەم خانمەکە شیواگیانوتی لە هێلال ئەحمەرا کاری کردووە داروخانەی هێلال ئەحمەرا بۆچی ئایا ئەمانە مشکلی ڕوحی ڕەوانیان هەیە ئایا زەمینەهایەکی کۆڵێ مەسەڵەن قەتڵ و جینایەتیان هەیە ئەوەندە فشارەکان ڕۆژانە لەلایەن مختلفۆ زۆرە بەمل خەڵک لەناو کۆمەڵگادا کە ئەسەن زەرفیەتی نەما دقیقاً کارەکەی ئاهوو دەریایی ژێر ئەوە بوو ئەوەندە فشار دێت بۆ لەلایەن حاکمیەتەوە بۆ ئەو کەسانە کە لەناو کۆمەڵگادا ئەژین دەست بە ئێعترازن ئەدەن بە ئێعترازەکانیان شێوەهایەکی جۆراوجۆری ئێستا کەسێ لەسەر دەرماندگی دەستەدا بە خودکوشی وەبوو من خودکوشی بە شێوەیەکی ئەسڵان مۆبارزاتی نازانم کیانوشی سەنجەرێکی بەحس یەکەن و نازانم وا ڕیسانە یەکەنەوەوانە پشتیەگرن ئۆجی دەرماندگی ئۆجی بێپەناهی بە ئۆجی ئیستیسارە کەسێکە مخالفە بە جێگەیەوە هەڵسێ مبارزە بکای سە و مناڵانە ئاگاهی بە دەرکی ئەوەیانە نییە کە حتا لەو سنەنین کە واردی ڕێزی مبارزە بن بەڵام کەسانێکی سن باڵاتر ئەتوانن بە جێگەی ئەوەی کە ڕوو بە خودکوشیە بن ڕووبکەنە مبارزە بۆ ئەوەی کە ئێمە ئەتوانین یەکدەنگ و متحد هەموو دیکتاتۆرەکان کە لە تاریخا بینیمانە چۆن ڕووخاون ئەتوانین زۆر بە ئاسانی بە ئیتحادمان کۆماری ئیسلامیش بڕوخێنن بۆیە لەو بوارەدا ئەمە دفاع لە خودکوشی نەبێ خودکوشی نە شێوەیەکی مبارزاتیە کە لە ڕێسانەکانەوە خەریکە بەحسیەکەن و بینیەکەن بەرنەست لەسەر شجاعەتە بەڵکو لەسەر دەرماندگیەوە ئاهوو دەریایی بەڵام بەرعەکسیەوە خودکوشیانە لە نەزەری منەوە ئاهوو دەریایی بە کارەکەی ئاهوو دەریایی لەسەر شجاعەتە بوو ئەگەر لە بیرتان من ساڵەکەم لەبیر نییە کچەکە کە لە خیابانی ئینقلاباش و بیدام و واحد ڕووسەریەکەی بەسەر چۆیەکەوە گرت و وێسا لەسەر سەرکووکە ئەو کاتە ئێرانی هەژاند وە کاتێکە ڕێسانەی بووە دنیا واکۆنیشی نیشاندا بە کاری 96 بوو دخترانی خیابانی ئینقلاب ناویان برا دەستە خۆش بێدەی ساڵی 96 ئەگەر خۆ ئێمە جوانە هەمومان لە بیرمانە بیدام و واحد دەستان دەنگی داوە چی کرد بوو فقط ڕووسەریەکەی لابرد بوو
تەماشا من گەرەک من بێژم کە ساڵ بە ساڵ ئەم مبارزاتە چەندێ پیشڕەتی کردووە ئەو کات ئێمە بۆ ویدام وحید هەمومان کێفمانە کرد دروستە دوایی تا ماوەیەکی زۆر نادیار چارە نووسی نەبوو بەڵام ئەو حرەکەتەی ویدام وحید دواتر منجەر بوو بە دخترانی خیابانی انقلاب کە لە هەر کوی و بەرزەنا بە قۆڕی فارزیژی لە هەر خیابانێکا لە هەر پارکێکا ئێمە شاهید ئێوە بوو کە حتا پیاوەکانی شرکەتیان کرد بە چۆن رووسەریەکانیان بە ئیسا هەر شتێک بێت مەساڵ ئاویزانە کرد و یا یەک سری پیرەژنمانە بینی کە چۆن رووسەریەکانیان خۆ لە دامە چەندین ساڵ بەر لە شۆڕەشی ژینە مبارزات پرۆسەی مبارزات ئێمە ئێستا ئەوەندە پیشڕەتی کردووە ئەوەندە شجاعە لەناو کۆمەلگای ئێمەدا زۆر بووە کە کچێکی شجاع وەکو ئاهوو دەریایی دێت ئەوەی کە ئێمە بێژین بێرێنە من زۆر مخالفم ئەوەڵەن نیمە بێرێنە بوو ئەو کچە دێت فقط لە ئەترازا لێباسەکانی خۆی یەکەنی بەدەنی من هەروە کە هاوڕێمینا ئیشارەی پێکرد بەدەنی من متعلق بە خۆمن ئەسلحە وەکو بەدەنی خۆی وەکو ئەسلحەیەک استفادەی لێکرد لە بەرامبەر کەسانێک کە خەریکن متەجاوزن بە تەجاوز مەبەستەوەیە کە لە 45 ساڵی ڕابردوودا کە کۆماری ئیسلامی هاتووە سەرکار شێوەی خەباتی ژنان ڕۆژ بە ڕۆژ فەرقی کرۆوە بەرەو پێشچووە یعنی هەر ڕۆژێک شێوازێکیان بەکارهێناوە بەرامبەر بە کۆماری ئیسلامی دقیقاً ئێمە هەمومان نەزانین ئێژین ئینقلاب پرۆسەیە بە ئەم پرۆسە شێوەهایەکی جۆراجووری هەیە بە ئەم پرۆسە بێت تێک بکرێت تا منجەر بێت بە ئینقلاب ژنانی ئێمە لە دەهەی 6 ساڵ زیندانیانی سیاسیان مەجبورە کرد شارشێ بکەنە سەریان ئەوە خاتراتی زیندانیانی دەهەی 6 ساڵ بەڵام ژنانی مبارز ژنانی سیاسی لە زیندانەکانە ئەو کات چارشەویان نەکردووە سەریان تا حتا چارشەوی ڕەش مەجبور بوون بۆ ژنانی سیاسی چارشێوهایەک بێنن کە سپی وە گوڵگوڵی بین ئەو کاتە نافەرمانی بەو شێوە بووە ئێعتراز بەو شێوە بووە تا ئێستا هاتووە وردە وردە ئێمە بینین جاران مانتوو تا ژێر زانوو بوو نازانم ڕووسەری مۆحەجێ بوو ئیسە وردە وردە مانتووکان کۆتا بوو ئینسان ئەمەڵەن ئەوەی کە لە سۆشیال میدیا بینین ئەسن شتێ بە ناوی مانتۆ نەماوە شتێ بە ناوی ڕووسەری بگرەی بێ و مەخنەت بجۆزەوەی کە مەدارس تەحمیلیە یا دانشگاکان نەماوە وی منێژم شێوەی مبارزە ڕۆژ بە ڕۆژ تاغیرەکە بە ڕۆژ بە ڕۆژ پێشرەفت دەکا ویدام وحید تەنیا سەری لە سەریان نەبوو ئەگەر خۆ هەمومان دەبیرمانە ئێستا ئەم کچە هاتووە ئەوەندە ئەم پرۆسەیە وەکو ئێژێ ئینقلاب مێوەیەکە کە ئەبێ بگەیت خەریکە ئەگەیت لێباسەکانی لە تەنیا دەرهێنا و دیمە بێرێ نەبوو وە تازە زۆر بدونە ئسترس بە سەربەرزیەوە زۆر بەقاڵی معروف شجاعانە دەستی خستە سەر سینە و خەریک بوو لە محەوەتەی دانشگاکەدا پیادەڕەویە کرد ئەوە نیشانی شجاعەتە کە ڕۆژ بە ڕۆژ لە ناو کۆمەلگای ئێمەدا تەکسیر و تەکسیرە بیتۆ نازان لە درێژەی بەنامەکان ئادر بەحسی زیندانیانی سیاسیەکەین کە بەڵام دوای حتمما پرسیارێکرد لێ یەکەم چون درێژەی بەنامەکە لەسەر قەتڵە ناموسیەکانە بەڵام حتمما لەو بابەتەوە پرسیارێکرد لێ یەکەم خاتمینە ئەگەر بینە سەر قەتڵە ناموسیەکان ژمارەی قەتڵە ناموسیەکان لە ئێران زیادی کردووە هەتا لە مانگی ڕابردووە ڕۆزنامەی ئێعتماد ئامارێکی بڵاو کردەوە هەرچەنەوە ئامارانە باوەڕ پێکراو نین و ئامارەکان لەوە هەمیشە زیاترە 78 کەس لە 6 مانگی یەکەمی ساڵدا لەلایەن شوەکانیانەوە یان باوکیانەوە یان برایانە و کوژراون بەڕایەوە هۆکاری ئەم زیادبوونەی قەتڵە ناموسیەکان چییە؟ من پێم وایە ئەوەڵەن قوانینی زیدی ژنی جمهوری ئیسلامیە چونکە حکوومەت بەرئەلەیهی ژنە یعنی قوانین بە تۆری سیستماتیک بەرئەلەیهی ژنە و هەروەها قەتڵە ناموسیەکان وەختێک پیا و ژن دەکوژێ هیچ مجازاتێکی بۆ سوورەتەینێ شاید 6 مانگ شاید 2 مانگ شاید 3 مانگ مەسەلەن لە زینداندا بێ ئەگەر لە بەترین حاڵەت ئەگەر فەرزکەین خانەوادەی مەسەلەن مەقتول بیان هەوێ و ڕزایەت نەدەن تازە دەبێ نیوەی دیەکەی بدەن ئەگەن مەسەلەن 1 میلیۆنە 2 میلیۆنە 5 میلیۆنە هەر چەندێکی کە قوانینی ئیسلامی ئەرزشی یەک ئینسانی داناوە دەبێ پوڵیش بدەین هەتا بیان هەوێ مەسەلەن ئەوی
بازم قەساس بکەنەوە قەساسش کە ئێمە مخالفین ئەویش هەر کوشتنی ئینسانێکی دیکەیە بنابراین دەبینین کە لێرەشدا قەتڵی ناموسی زۆرترین دلیلی ئەو هەموو قەتڵە ناموسی قوانینی ئیسلامیە چونکە هیچ مجازاتێکی بۆ ئەو تۆی نییە بۆ قاتڵەکە جمهوری ئیسلامی لێرەدا دوو کار دەکات جامعەی خەریکە کۆنتڕۆڵ دەکات ئێمە بە تۆری سیستماتیک ئێشارەمان کرد کە چۆن لە ئامۆزش پەروەریشدا دەست پێ دەکات لەوێڕان لە کندگان لە کودەکستان ڕادەست پێ دەکات دوایە هەر ئاوا دێ دێتە نێو جامعە کوتمان ئیزدواجی ئیجباریمان هەیە کودەک هاوسەریمان هەیە هەموو ئەوانە دەبینین چۆن جامعە بە ئیستیلا سازماندەهی دەکات تا بەرەو ئەوەی بەرێکە بێدەسەڵاتی ژن و هەروەها زاهیرەن پیا و دەسەڵاتی هەیە بەڵام چ دەکات جمهوری ئیسلامی قوانینی ئیسلامی لە جامعەدا یەک ئەوەڵەن فەقێکی زۆر دادەسەپێنێ بەسەر بنەماڵەکاندا کوتمان لەلایەک دەهێوە ئامۆزشی ئیسلامی بدا لەلایەکی دیکەوە ئامۆزش پەروەریش ئاوان دەباتە سەرێکە زۆربەی دەبینین زۆری بنەماڵەکان لەوانەیە نەتوان حتا منداڵەکان بنێرنە مەدرسەی و باتەوە ئەرزشێکی کەمتری ژن لە جامعەدا جامعە ئیسلامیدا کە هەیەتی معلومە هەمیشە ئەوەڵە کچەکان نانێرن کچی باسەوات زۆر مهمە ژن نەقشی ژن لە جامعەدا زۆر لەوە زیاترە کە جمهوری ئیسلامی بەئیستیلا ئاماژەی پێ دەکات پس لێرەدا ژن و پیاوەکەی دە مەقابل یەکدا مەسەلەن بابەکەی دە مەقابل کچەکەدا مێردەکە دە مەقابل ژنەکەدا براکە دە مەقابل خوشکەکەیدا لێرەدا بخۆش مەیدانی شەڕێ ئەو ماڵە ئەو بنەماڵەیە ئەو بنەماڵەیە هیچ ئەو جێ نییە کە ئەو ژنە ئەو کچە ئەحساسی ئەمنیەت بکە ئەحساسی عیشق و مەحەبەت بکە بنەماڵەکان ئاوا لێ دەکات دەی هاڕۆژێنێ دەی شێوێنێ دەرنەتیجە قەتڵی ناموسی کە ئێستا زۆر بۆ یەک ئیستیسالێک کە جمهوری ئیسلامی لەباری ئابووریەوە بەسەر بنەماڵەکاندا دای دەسەپێنێ دوو هەم بە مهمترینەکەیە قوانینی ئیسلامێکە لە مەدرسەڕە لە ئامۆزش پەروەریش ڕاهێناوێتی تا ئێرە نێو بنەماڵەکان دوایە مەرد سالارێکە قوانینی ئیسلامی کوتمان دەست دەگەڵ دەستیەک تەقوێتی دەکات و تەقویەتی کردو و هەمووی ئەوانە باعث دەبێت کە قەتڵە ناموسیەکان زیاتر بن و هەروەها کوتمان ئیزدواجهای ئیجباری کودەک هاوسەری هەموو ئەوانە تەئسیری هەیە لە ئیزدیادی قەتڵی ناموسی قەتڵی ناموسی دیسە دەڵم خشونەتێکی ینی ئەو ئەوجی خشونەت بەر ئەلەیهی ژنە ینی ئیدی زیندەگی لێ وەردەگرە نەتەنها تا ئێستا هاوڕەشیوە ئیشارەی پێ کرد کە پێی وایە کە پیا و مالکی ژنە طبقی قانون ئاوای لێ دەکات لە حاڵێک داوانێ باشە وەختێک مالکە خۆ بە تۆ دەتوانین دەگەڵ مەکەت هەموو کارێک کە هیچ حەق و حقوقێکی نییە ئەوە تەلاشێکە کە جمهوری ئیسلامی دەکات ئەلبەتە جامعە زۆر لەوەی وشیارترە ئێمە دەبینین کە دەرسەدێکی زۆر کەمە ئەوە جمهوری ئیسلامی و مەرسالاری دەیهەوێ ئەو کارە بکە دەیهەوێ ئەوەی زیاتر بکاتەوە بەڵام هەر ئەوەی کە ئێعلام دەکرێت ئەو قەتڵە ناموسیانە ئێعلام دەکرێت بۆ خۆی بەرئەلەیهی ئەو قوانینی ئیسلامیە بەرئەلەیهی ئەوەیە کە جمهوری ئیسلامی موافق بۆ یان مەرسالاری موافق بووە لە زامەیەکی 85 میلیۆن 90 میلیۆنیدا ئەگەر بڵین مەسەڵەن ئەو ئامارێکی زۆر نییە ها لە شەرایەتێکدا کە جمهوری ئیسلامی خەریکە ئاوا زوڵم و زۆری خۆی و ئیسلامیدا دەسەپێنێ بەڵام هێستا ئەوەش زۆرە ئەوەش ناتوانێت بشارێتەوە ئەوەش دەبینین کە ئێمە زۆر ئنجیۆمان هەیە زۆر فعالیت و ئێعترازش هەیە بەرئەلەیهی ئەو قەتڵی ناموسی هەر یەکێک لەو بەرنامانێکە ئێمە ئێستا تێداین و قسەی لەسەر دەکەین بۆ خۆی نیشان دەهەندەی ئەوەیە کە جامعەدا نەنیشتووە کە جمهوری ئیسلامی و قوانینەکانی ئەو قەتڵە ناموسیانە مەسەڵەن بەرنەپێشە یا ژن کوژی هیچ بەئیستیلا لە بێدەنجیدا ئەو کارە بکەن نەیانتوانیوە ئەو کارە بکەن هەر بۆیە دلیلی ئەفزایشی ئەو قەتڵی ناموسیش هەر باسم کرد یەک قوانینی ئیسلامی سەرکوبێکی شەدیدی کە لە جامعەدا هەیەتی نائومیدێکی کە دەیهەوێ بەسەر جامعەدا بە زۆر دایسەپێنێ بۆچی قەتڵە ناموسیەکان لە جەریانی شۆڕشی ژینە شۆڕشی ژنجیان ئازادی کە هەبوو دیتمان ئەوەندە نەبوو زۆر کەم بوو ئەسڵان نەبوو
خبری نەدەهات خەڵک دە حاڵی ئومیدیان هەبوو دە حاڵی ئێعتراضدا بوون و تعرض نسبت بەو قوانینە زیدی بەشەری و زیدی ژنانەیەدا بەڵام ئێستا کە شۆڕشی بە ئیستیلا سەرکوب کرد خیابانەکان ئێستا لە خیابان نین ئەلبەتە شۆڕش نەیتوانی و سەرکوبی بکە و ناتوانێت هەر وەک دەبینین لە زیندانەکاندا ئەلەن ئیشارە باوە بکەم کە وەریشەی مرادی یا پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی کە بە ئێدام محکوم کرا بنوانی ژنانێکی مبارز ژنانێکی کە لە ئێعترازدان دەبینین کە لەباری جەهانی و ئێعتراز هەیە بەر ئەلەیهیوانە بەر ئەلەی حکمی ئێدامی ئەو فعالینی سیاسیە پس جمهوری ئیسلامی تەلاش دەکا کە جامعە بە ئیستیلا سەرکوب بکە ژنان بنێرێتەوە ماڵێ گۆشەی ماڵەکان ژنان لەباری ئیجتیماعیەوە بە ئیستیلا لایەن بەرێ سەرجامعە بەڵام دەبینێ هەر کارێکی کە دەیکا بەرعەکسە دەبینین فعالیەتی ژنان زیاترە ئیشارەکرا بە ئاهوو دەریایی لە دانیشگاکاندا پێشوەی ئەو مەسەلە بێ لە دانیشگاکاندا تەحەسون هەبوو ئێعتساب هەبوو بەر ئەلەیهی ئەپارتایدی جنسی و جنسیەتی کە لە دانیشگاکان هەبوو جوداکردنەوەی کچان و کوڕان و حتا غەزاخۆرەکانیان بەر ئەلەیهی مبارزە هەبوو و دەبینین هەر دانیشگایەک حراست لەبێ هەر دانیشگایەک وەک پادگان وایە بەر ئەلەیهی ژنان بەر ئەلەیهی بزانن ژنان چۆن لیباس دەبەردەکەن چۆن خۆیان ئارایش دەکەن چۆن دێنەوە ژوورە و ئەوەی کە ئاهوو دەریایی ینی ئینفجار بوو بۆ هەفتەها بوو لە تەعەڕوزیان پێ دەکرد هەفتەها بوو کە پێشیان پێدەگرت و ئاخرین جار کەریدی لیباسەکانیان دڕان ئەو باوەیان بەوە گەیان کە بوو بەدەنی من تابووە ئەو بەدەن یەک ئینسانە بیبینە بەو کارەی خۆی بەو ئیدامەی ئینقلابی ژنجیان ئازادی بوو ئەو کارەی ئاهوو ئەو کارەی ئاهوو دەریایی کردی تەواوی تەرحەکانی ڕژیمی تەرحی نور و ئەفاف و حجاب و هەمویانی لەژێر پێدانا و نیشانی دەکە نە فەرهەنگی ئیسلامی حکوومەت نە زوڵم و زۆرەکەی نە ئەحکامی ئێعدامێکی ئەسادری دەکا هیچ تەئسیری نییە لەسەر ئیرادەی ئەو خەڵکە و جامعە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش دەچێ و بەرەو پێشێلکردنی زۆرتر و زۆرتری قەوانینی زیدی بەشەری و زیدی ژنی ئیسلامی بەڵێ سپاس خات و مینا خات و شیوە دومیوانی تر ئاماژەیان بە کاریگەریەکانی شۆڕشی ژینە لەسەر کۆمەڵگا کرد لەسەر توندوتیژی ئێوە پێتان وایە ئایا شۆڕشی ژینە کاریگەریەکانی لەسەر پێگەی ژنان لە کۆمەڵگادا چۆن بووە توانی ویەتی توندوتیژی لەسەر ژنان کەم کاتەوە بقاطعیت ئێژم نا اتفاقا فوقلاده توندوتیژی لەسەر ژنان دوای شۆڕشی ژینە زیاتر بووکە بەڵام شۆڕشی ژن ژیان ئازادی نمادێ لە مقاومەت و خاستە ژنان بۆ دەستیابی حقوق بەرابەری و عداڵەت بووکە ئەزانین کە نەتەنها لە ناو ئێرانە بەلکە لە سەتح بینولملەلی و جەهانی تەوەجۆی ئینسانەکان فعالین حقوق بەشەر سازمانگەل حقوق بەشەری و حقوق ژنان تەوەجۆی خاسیان کرد بە شۆڕش ژن ژیان ئازادی و هەروەها لەبارەی مەسائل عمومی و مشکڵات ژنان ئێران بیشتر زانیان یەکێک لە تاثیراتی فرە مثبت ئەم شۆڕش ژن ژیان ئازادی هەر ئەوە بوو کە تەوەجۆی جەهانی جەلب کرد بە مشکڵات ژنان ئێران و بەستەرێکی بۆ مەترەحکردن مطالبات ژنان ئێران دانیا ولی بەداخەوە لە لەحازێ توندوتیژی زۆرتر بوو لەسەر ژنان لە ئێرانە حکوومەت زانی کە ژنان بە هیچ جۆرێک کۆتا ناین لە حقوق و خۆیان و ڕۆژ بە ڕۆژ بە تعداد مبارزین داخل ئەزافە ئەوێ مردم ئاگاهتر ئەوێ خشونەتەکەی فرەو کردەوە کەمان کە ئێمە ناو ئاهومان هاوردا ئاهوو یەک لە هەزاران ژنێکترا بەم تەفاوتە کە خۆشبەختانە مەسئلەی ئاهوو بۆڵد بووگا و هیوادارم مەسئلەیەک فرە جددی بۆی پێشنێ چۆن طبق خەوەرگەلێکە هاتکە دەرەوە هەم خۆی هەم خانەوادەی بشدت تحتێ فشارن و هەروەها سریک ئامپولگەلێ و قورسگەلێک پێ دریاگە کە واقعان نیشان بن لە حاز مشکل ڕۆحی ڕەوانی هەستەم خانەوە وەلێ مە زانین هەمیشە لە ناو کۆمەلگایمە هەر مەسئلێک کە پێش تێدا ئەنگوس ئەتەهامان لە ئێمە مشکل ڕۆحی ڕەوانی هەست شێتە نازانم هەزاران چتر کە ئێمە خۆمان خاستە زانین
بەم حاڵە تاسیرات ئەمێق و کاهش خشونەت ژنان لە ناو ئێران قەتعەن نیازمەند ئیسلاحات قانونی و تاغیراتە ساختاریە کە زەمانێ ئەم قانون ناعادڵانە ئەتوانین ئێمە کاهش پەیاکەین و خشونەتە سیستماتیک کە چلووردەیەک ساڵە جمهوری ئیسلامی ئێران تەحمیڵی کردە بە ژنەکان ئێمە نیازی است کە جنبشەکەی ئێمە گستردەتر بێ سامان بیشتر ئەنعکاسی بێ و هەروەها ژنەکانمان بە شجاعەت و ئومیدێک کە خۆشبەختانە هەست طبقە فەرمایشەکان هاوڕێمینا کە فەرمووی واقعان نەیتوانست کە جۆنبش ژنژیان ئازادی سەرکوب کا ئێمە فکرەکەین چۆن شلۆقیەکانیە ناو خیاباناتەوە بگەوەلە وەسە شتێ ئاگرە ژێرە خاکستەرە قەتعەن لە ئایندەی نزیک بازم مردم تێنە دەرەوە بازم پیاگان شان بە شانژنەکان ئێمە هانە ناو خیابانە وەتا نەگەین بە ئەنقلابێ کە خۆیان گەرەکیانە ئەدامێ هەست بەڵام ئێشێ ئێمە بتوانین تاغیراتی ئەساسی لە ناو جامعە ئیجادکەینە و ئەم تاغیراتە ئەساسیە بە ڕۆژ و دوان ناکرگێ هەروەها کە بە 45 ساڵە نەکریاگە نیازی است بە سریک پایەگەل ئەساسی و محکەم کە ئێشێ بنرگێ ئاگاه ڕسانی بکرگێدا و حرەکەتگەلێ مستەمەر و ڕۆژانە ئەنجام بدرگێ و هەروەها ئیسلاحاتی قانونی کە ڕبتی هەست بە جمهوری ئیسلامی بوجود جمهوری ئیسلامی قەتعەن ئەم ئیسلاحات قانونیە ناکرگێدا هیوادارم ڕۆژێ بێ مردم ئێران بەتایبەت ژنەکان بگەین بۆ چتەوە نیاز واقعیانە و حقوق ئینسانی خۆیانە. سپاس خاتوشیوە خاتوکانی تۆ باسی خەباتی زیندانیانی سیاسیت کرد لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا وەکو نمونە خاتومینا ئاماژێکی بە وریشە مۆرادی کرد کە حکمی ئەعدامی بۆ دەرکراوە و بەخشان عەزیزی وەروە شەریفە محەممەدی کە ئێستا حکومەکەی نەقس کراوە بەرامبەر بەم زیندانیانە بەتایبەت ژنانی زیندانی سیاسی توندوتیژی بەردەوامە بینیمان کە کاتێک لە بەرامبەرەوەی کە مانگرتن لە خواردنیان کرد بۆ ئەوەی کە ڕەزا ڕسایی ئێدام کرا گاردی زیندان هێرشی کرە سەرم ژنانە و بڕێ لەم زیندانیانە زەخمی بوون ئێستاش لە دەرمانی پێداویستی دەرمانی بێبەشن بڕێکیان ئەمڕۆ هەر لە هەواڵێکدا وریشە مۆرادی پێیان ڕاگەیاندۆ کە تۆ ناتوانانی لە دەرەوەی زیندان دەرمانەکەت بەردەوام بێ پێت وایە ئەم توندوتیژەی حکوومەت لەسەر زیندان لەسەر ژنان چۆنە؟ کۆماری ئیسلامی بە مەحسی ئەوەی کە ناوی کۆماری ئیسلامی بیسی هەمزەمان توندوتیژی لەگەڵ یانێ کارهایەکی غەیری ئینسانی زدی ژنی ئەلبەت نەیژین کە فقط زدی ژنە ئەسەن جمهوری ئیسلامی خۆی زدی ئینسانە زدی ژیانە زدی خۆشیە زدی شادیە کاتێککە ناوی ئەبیسی یاگەرێک دەبیری لی بکەیتەوە هەمزەمان ئەوانە دێتە زێنت کە جمهوری ئیسلامی مساویە لەگەڵ ئەنوا و ئەقسامی خشونەتایەکی جۆراوجۆر کە ڕۆژانە خەڵکی ئێران متحملیە بن بۆیە ئەوەی کە لە بەرامبەر زیندانیانی سیاسی ئێستا ئێمە باسی زیندانیانی سیاسیەکەین توندوتیژیەکەوە شتێکە ئەسەن ماهیەتی واقعی جمهوری ئیسلامیە هەر لە سەرەتاوە بووە لە سەرەتاوە کە وتم بە سەرکوبی ژنانەوە هاتە سەردۆر و دوایی سەرکوتی ژنانی زیندانی بەتایبەت ژنان کە وەکو ئەوڵین قشری بەیە ئەوڵین کەسانی بوون کە لە بەرامبەر جمهوری ئیسلامی داهاتنە ناو خیابان و دەستیان کرد بە شوعدان بکەین ئینقلابانە کردووە کە بەرەو دوا بچین و ئەوانە ویە هەر ئەو ژنان لە بەرامبەر جمهوری ئیسلامیدا ڕاوەستاون ژنان جمهوری ئیسلامی لە بەرامبەر ژناندا گاردێکی بیردووە دێتە شتێکی معمولەیەکە وەختێ دوو شتەکەفنە بەرامبەریە ئەوەی کە زۆردارە خشونەتی زیاتر بەکارەبا دێت لە بەرامبەر سەرکوتی تەرەفی مقابلەکەیە لە زیندان ئێمە شاهێدی ئەنوا و ئەقسامی خشونەت هاین کە ئێمە بینیمان کرد هەروە کە خۆتان ئێشارەتان کرد لە درێژەی بەنامەکە چەندین بار ئێشارە پێکرا کە ئێمە حکمی ئێعدام دراوە بەڵام ئەبێ ئێمە یەک شت بزانین دروستە مقاومەت لە ناو زیندانەکانە هەر بووە لە سەرەتاوە کە ئیشارەشم کرد لە دەهەی 600 بووە بەڵام ئیسە بە وەکم بە یاد وین بێژین بە یومنی بوومی سۆشیال میدیا ئێمە ئەمانە زیاتر دێتە دەرەوە مقاومەتە بە زیاتر ڕێسانەیە بێتەوە ئێستا دەنگی ژنان بە دەنگی ژنانی زیندانی بە هەموو دنیاگەی بە ئەمساڵی
ئێمە لێرە دانیشتین باسی زندانیانی سیاسیەکەین و دەنگی ئەوان ئەم مقاومەتە چۆنە ئەوە شتێکی زۆر تەبیعیەکە ئەلبەت من ئشارەم کرد لە قسەکانی پێشم کە خودکوشی لەسەر ئیستیسالە لەسەر دەرماندگیە با یەک شت بێژین ئێمە دوای شۆڕشی ژینە زیندانیهایەکی سیاسی زۆرمان بینی چ ژن چ پیاوی کاتێک کە ئازادبوون دوای ماوەیەک دەستیاندا بە خودکوشی ئەمە نەبێ بە ئەوەی کە من لەسەر خودکوشی خراپ قسەم کردووە زمانێک کە کەسێکە واردی زیندانە بێ ئێمە بۆ نمونە توانین سامانی یاسین ناوبووین کە بە مەحزیەوە گرتیان خستیان بۆ بردیان بۆ مەراکزی دەرمانی یا ئێستا ئاهوو دەریایی یا کچێک بە ناوی لە سوشیال میدیا بە ناوی ناوەکەم دەبیچەوە بەڵام بە ناوی دختەری تەبریز ناویان لێ کە پارێکە بوو حتا ئێستا ماوەی لەمە بەرکە ئەم کچە کە ئاهوو دەریایی کە زۆر بەحسیەکەن و ێژن لە مەراکزی بەڵێ ڕۆیا زاکری کە وەکو دختەری تەبریز ناویان لێ لە سوشیال میدیا ئەوە بووکە بردیان بۆ مەراکزی دەرمانی ئێمە کاتێکە بە مەحزی ئەوەی کە دەستی جمهوری ئیسلامی ئەگەیتە لای بە دەستی مخالفانی ئەوەڵان خۆ بەمە حربەیەکە کە وەکو ڕەوانی یان نەخۆش ناویان لێبا و دوای ئەوە لە زیندانەکانە یەک سری دارو تەجویزیانەکە کە شیواج ئشارەی پێکرد یەک سری داروهایی کە ڕەوان دەرمانی یا ڕەوانگەردانیان پێ تەجویز دەکات کە دێنە دەرەوە ئەو تحتی تەئسیری ئەو داروانە ئێمە بینیمان کە بە یا شکنجەهایەکی غەیری ئینسانی وحشەتناک کە دەست دەدەن بە خودکوشی بۆیە من گەرەکم بوو ئەم پەرانتێزە باسکەم لەناو قسەکانمان کە شێوەهای شکنجەی بەتایبەت شکنجەی سپید بە شکنجەهای ڕەوانی و خوراندنی داروهایەکی ڕەوانی بە یەکسری لە زیندانیەکان بێ بە هۆکاری ئەوەی کە کاتێ لە زیندان دێنە دەرەوە بەداخەوە دەست بە خودکوشی بن یا ئێمە شاهیدی خودکوشیایەکی زۆر بوون کە دوای شۆڕشی ژیناکە زۆر کەس بە هێزێکی ئەلبەت لە جوای پرسیارەکەتان دوورەکە بمامە کورد تۆزەی بەم جوای پرسیارەکەشتان دەقیقترە دەمەوە کە دوای شاهیدی ئەوە بوون کە جوانهایەکی زۆر دوای شۆڕشی ژینا یعنی دوای ئەوەی کە شەقامەکان چۆر بوو دەستیاندا بە خودکوشی لەسەر نائومیدی کە چۆن مەسەڵەن ئەم هەموو جەمعیەتە هاتنە ناو خیابان جوانهایەک بوون پرشور پڕ ئێنەرژی و انتظاری ئەوەیان بوو کە جمهوری ئیسلامی بڕوخێەوە بگەین بە مافڕەواکانی خۆیان بەڵام بەداخەوە شایدی سە بەشێک بێژین لەسەر کەم تەجروبێگی دەستیاندا بە خودکوشی بووە ئەوەی کە هەر کەسێک دەست بە خودکوشی سێ من کەوتم دەرماندگی ئیسپیسالەوە لە لحاظی علمیەکەیە بەڵام ئەوە نیشانی ئەوە نییە کە و کەسانێکی زەعیفن یا مبارز نەبوون ئەوە داخلی پەرانتێز بەڵام خشونەتێکە کۆماری ئیسلامی دەناو زیندانەکان هاشنکە لە توولی قسەکەجما ئیشاراتێکم پێکرد ئەو خشونەتە هەمزەمانە لەگەڵ ئیژێ بەنێک کە ئەیکێشیت خب دقیقا لە باریکترین نقطەکە ئەو قەتە بێت ئەبرچێت جمهوری ئیسلامیش خەریکە ئەم بەنە هەر ئەکێشی یانە ئەوەندە فشاری ناوم بەنە ڕۆژ بە ڕۆژ زیاتر کێشی بێدێت و لە شوێنێکە ئەم بەنە قەتە بێت دقیقا خشونەتێکە بەرئەلەیلی زیندانیانی سیاسی کە ڕۆژ بە ڕۆژ زیاتریەکە خراپتریەکە دەدەوە دەرمان ساڵهاست کە زەینەبی جەلالیان لە زیندانە و ئێمە ئەزانین کە بەرفەکەی داهانی هەیە نازانم چاوی ئێشێ ئەنوا وەقسامی نەخۆشی هەیە کە لەژێر بەشێکی زۆریان لەژێر شکنجا ئەو نەخۆشیەگرتووە ساڵهاست کە لە مداوا مەحرومیەکەن ئەمە یەکێک لە شکنجەکانن لە تەماس لەگەڵ خانەوادەیانە مەحرومیانەکەن ئەوەی کە وەکیڵیان بێ مەحرومیانەکەن یان خەنەتەک سەلولی هەموو ئەوانە ئەنوا وەقسامی شکنجەهایەکە کە جمهوری ئیسلامی بەمل زیندانیانی سیاسیدا بەتایبەت ئەسەبێنێت بەڵام ئەوەی کە مهمترە ئەوەیە کە هەمزەمان کە جمهوری ئیسلامی ئەو حرکەتانەوە ئەو سەرکوبانەکە و ئەو خشونەتانە بەمل زیندانیانە ئەعماڵەکە زیندانیانی سیاسی ئێمە ئێستا شاهید شجاعەتی بێنەزیرین لەلایەن زیندانیانی سیاسی بەتایبەت زیندانیانی سیاسی و زیندانیانی سیاسی ژن و بەتایبەت زیندانیانی سیاسی زیندانی ئێوین کە یەکێک لە قەدیمیترین بە مەخوفترین
زیندانەکانی کۆماری ئیسلامی ئێمە لە ناو زیندانە ئێستا شاهیدی تەکسیری شجاعەتین کە چۆن سێشەممەکان بە بەتایبەت سێشەممەی پێشوو لە بەرامبەر حکمی وریشە ئیعدامی وریشە مرادیدا چۆن لە حۆشەکەی زیندانی هیندا دەنگیان هاتە دەرەوە و چۆن شاهد بووین کە لەم سێشەمانە داوە کە نەبێ ئیعدام و دەستیان پێکرد نە بە دیکتاتۆر مەرگ بەر دیکتاتۆریان بود و هەموو ئەوانەوە حتا خودی وریشە کە 20 ڕۆژ دەستیدا بە مانگرتن وریشە خۆ بێمە هەمومان ئەیناسین جسمێکی زەعیفی بوو بەڵام بەو جسمە زەعیفە جسمی خۆی کرد بە ئێعتراز و لە جسمی خۆیان بە عنوانی نەمادێک بۆ ئێعتراز استفادەی کرد و 20 ڕۆژ لە بەرامبەرەوەی کە کۆماری ئیسلامی هەمیشە عادەتی بووە کە ئەزهان لە ناو ئێرانە بواتە دەرەوە لەم لەولەولا لە منتەقە شەر دروست بکا کە متمرکز نەبن بە ناو ئێرانە بووی ئەمانە شەڕی ئیسرائیل و فلستین و ئوکراین و هەموو ئەوانە ئەم شتانە کە لە دەوروبەری ئێمەدا ئەگزەری نابێ ئێمە غافڵکە لە ئێدامەکانی جمهوری ئیسلامیدا بۆیە ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئەوەی کە ئەبینین بەرنامەکانیان کە ئەنووسن هەموو زیندانیانی سیاسی سەمن قەستم یان باسی وریشە بکەم یا زیندانیانی سیاسی کۆت بکەم هەموو زیندانیانی سیاسی قەچە قەدیمیەکان وە چه ئێستاکە ئەوانە لە ناو زیندانن ئێمە شایدەوە بوون کە نامەیان نووسیە دەستی جەمعی بەیانیان نووسیە دەنگی خۆیان هێناوە دەرەوە بە شێوەهایەکی جۆراوجۆر هەموو ئەوانە ئیستقامەتێکە کە ئێستا بە نەزەری من زیندان بووە بە خۆشت لە بەرنامەیەکی پێشوت پێم وایە بەرنامەی هەفتەی پێشوت بووە لە ئاسوی بەرابەریدا یا بەرنامەیەکتر بوو مستعیبەت لەگەڵ تەلەڤیزیۆنێکی ترا وتت دەنگی شەقام ئێستا لە ناو زیندان ئێستا زیندانیانی سیاسی بوون بە دەنگی شەقام کە خەوتووە شەقام کە ئێستا خاڵیە لە مبارێزە یعنی بە شێوەهایەکی نافەرمانی مەدەنی هەرێ دامەیە منزورمەوەیە کە بۆ شۆڕشی ژیناتر خیابانەکان شلۆغنین بەڵام ئێستا زیندان دەنگی ئەو شەقامەیە کە چۆڵ و هەموو ئەوانە نیشانەدا کە جمهوری ئیسلامی شکستی هێناوە قبولیش ناکە هەموودام وسێ ڕێگە دووبارە تەرحەکانی خۆی ئێدامە بە بەڵام نیشانیەدا کە جمهوری ئیسلامی شکستی هێناوە بە ئێمە هیوادارم بە زووی شایدی ڕوخانی یەکسەری جمهوری ئیسلامی. زۆر سپاس خاتووکانی کاتی بەرنامەکەمان زۆر نەماوە چەند پرسیارێکم ماوە پێم باشەوە پرسیارانی چێ بکەم دوایی ئەگەر کاتماوە حتممە تێمەوە بۆ لایتەوە بۆ پرسیاری تر. خاتو میناتون دوتیژی سیستماتیکی ڕژیم لە دژی ژنان کە ڕۆژانە بەردەوامە چی کاریگەریەکی هەیە لەسەر کۆمەلگا ئەگەر لە بنەماڵەدا تون دوتیژی بەرامبەر بە ژنانەکرێ کاریگەریەکانی ڕاستەوخۆ لەسەر کۆمەلگا چییە؟ بەڵێ هەر وەک ئیشارەمان پێکرد لە من ئەو سیستماتیک جمهوری ئیسلامی بەر عەلەیهی ژنان دەجوڵێتەوە لە مەدرسەرا لەم مەجلیسرا لەوەتی هاتووە 45 ساڵە تەئسیری ویستوێ تەئسیر دابنێ واو توندوکی ژیانەی لە پێ هەر لاوەڵی پرسیاردا شیوە هاوڕە شیوە لێرە ئاماژەی پێدا کە حەقی حەزانەت حەقی ئیزدواج حتا حەقی ئیزدواج دەبێت حتمەن بە ئەوەڵین جا دەبێت بابی ئەو کتە ئیجازە بدا بخۆنی حەقی نییە بۆ خۆی تەسمیم بگرێ یا دوایە ئەو ئیجازەیە دەبێتەوە ئیمێردەکەی یا براکەی یا مامی خۆلاسا ببورن هەر نێرێک هەر پیاوێکە لە خانەوادەدا دەتوانێت تەسمیم بگرێت بەغەیرە خودی ئەو ژنە ئەوە سیستماتیکە ئەو بەیسلاوە تەبعیزی جنسیە. دوای ئەوە دەبینین کە ئێستا هەر ئەو تەرحانی کە دەیهێنێ تەرحی نور تەرحی تەراوەت تەرحی هێداب و ئفاف ئەوانە هەموو خوشونەتی سیستماتیک بەر عەلەیهی ژنانن. ئەلان جەدیدترین خوشونەتێک کە ئێستا بەکاری دەبا کلینیکیان داناوە کلینیکی بێحیجابی یا تەرکی بێحیجابی شتێکی ئاوە کە ئەوە تۆهینێکی زۆر گەورەیە بە ژنان وە نەتەنها بە ژنان بە کۆمەلگا بە پیاوان و هەروەها ئەو خوشونەتە سیستماتیکانەی کە دیکە دیسان کە دەیکا یەک ئەو ژنانەی کە بە ئیستیلا نافەرمانی دەکەن و حیجاب ڕعایەت ناکەن دەبینین کە ئێستا لە شەقامەکاندا لە خیابانەکاندا لە ناو ماشێنەکاندا خەڵک ژنان ڕووسەری بەسەردا نادەن زۆر کەس هەیە کە ئەسەن حتا شاڵێکیش دەمری ناکە باوجودی ئەو هەموو توند و تویژی و زوڵم و زۆرێک کە جمهوری ئیسلامی دەیکا دەبینین کە ئەوانە
نەیتوانیوە ئەو سیستماتیک ئەوم دەکرد مەسەلەن ئەگەر سواری تاکسی بن وای کردو کەش مەسەلەن ڕانەندە تاکسی بۆ ژنەی تەزەکوور بداکە حجابەکەی ڕعایەت بکە دەچن بۆ دوکانێک بۆ مەغازەیەک شتێک بکڕن ئەگەر ئەوانە سرویس بدەنەوەی ئەو کەسە بتوانێت ئەو ژنە بێ حجابان لەبێ شتێک بکڕێت دەچن ئەلاوە بەروەی کە ژنە جەریمە دەکەن مەغازەدارەکەش جەریمە دەکەن یا پڵمبی دەکەن یا کافیشاپ و ڕستوران و ئەوانە دەیانەوێت بە زۆر ینی توندوتیژێکی کە بەر ئەلەیهی ژنان بەکاری دێنن لە حەد گوزەراوە من پێم وایە ئەو هەرچی ئەو پەتکەی دەچێشێ زیاتر و زیاتر دەچێشێ خەریکە فشاری بۆ دێ و ئەسقەزا دەپسێ بەر ئەلەیهی خۆ ینی بەرعکس ئەمەل دەکا زۆر مەعمولەن دروستە دیکتاتۆر ئەوڕۆ پێی وایە کە دەبێت فشار بێنێ چون شەڕی جمهوری ئیسلامی شەڕی ئەسڵی جمهوری ئیسلامی هەمیشە لەگەڵ خەڵکە لەگەڵ ژنانە و ئەلان ئەو بربەرەکانێ دەبینین هەیە لە شەقامەکاندا دروستە ئەلان وەک جاران نێ و جوانان و لەسەر جادەکانی بەڵام دەبینین ئێعتراز هێستا هەیە ئێعترازی بازنشستەکان پەرستاران کارگەران دانیشتویان ئەوانە هەمیشە هەیە و مەسەلەن دەبینین بە تۆری هەفتگی لە ئێعترازاتی بازنشستەکاندا بە ئەلاوەی وەی کە بۆ خۆیان حەق و حقوقی خۆیان دەوێت تا ئێستا ڕژیم جوابی نەداوەتەوە دروستە وەلی هەمیشە مەسەلەن شعاری ئەوەیان شعاری سیاسی مەقتەعێک دەر و مەقتەعەدا مەطرح بووە هەمیشە باسییان کردو وەکو ئاهوو دەریایی دەبێ ئازاد بکرێ کە بازنشستەکانی کرماشان ئەو شعارەیاندا یا دەبینی پلاکارتێک دێنن کە پشتیبانی دەکەن لە ئێعترازاتی ژنان ئێعترازاتێک کە لە دامەعەدا هەیە ئەو بەیستلا ئەوانە هەموو تعرضات یا توندوتیژی یا ئاپارتایدی جنسی و جنسیەتی بەر ئەلەیهی ژنان جمهوری ئیسلامی دەیەوێتە جامەعەشدا ئەعمالی بکە دە بنەماڵەشدا ئەعمالی بکە هەر وەک ئیشارەمان پێکرا و خەتڵە ناموسیانە تا حدودێکی زۆر کەم تا ئێستا موافق بووە بەڵام ئێمە چ بکەین کە ئاوان نەبێ چۆنی خونسا بکەینەوە چۆن خونسا دەبێتەوە چۆن ئەوانە پاشەکشیان پێ دەکرێت چۆن ئەمە دەتوانین گیان و ئەمنیەتی میلیەک لە جامعەی ئێرانی ینی 35 میلیۆن نەفەر دەبێت نەجات بدرێت شێوەکانی چێ ئیدامی مبارزەی خۆ تا جمهوری ئیسلامی لەسەر کار بێ هەر ئاوا دەبێت هەر ئەو فشار دێنێ چۆنی خونساکەینەوە بەڵام هەمیشە ئەمە ڕیاکشن بۆ چۆن دەتوانێت ڕیاکشن نەبێ بەڵکو پرۆداکشن بێ ینی خەڵک خالقی بن هەر وەکو ئەو حرەکەتی ئاهود دەریایی کردی خالقی بوو جمهوری ئیسلامی مەجبورە ئەکسل ئەمە نیشان بدا شکنجەی دارویی بەڵێ شکنجەی دارویی دەکا ئەو کەسانە و زیندانیانە ئەو ژنانە کە دەیان با بوو مراکزی بە ئیستیلا دەرمانی مراکزی دەرمانی نۆرمال متەوەقیف دەکا بەڵکو شکنجەگەرانی جمهوری ئیسلامی دەبا و ئەو شکنجەگەرانە داروهایەک تەزریق دەکەن بەو ئینسانە مبارزانەکە جنونیان پێوارد دەکا یا باعثی خودکوشیان دەبێت باعثی تەغییر و تەحولاتێکی عەزیم دەبێت دوای ژیانیشان دەبینین تا ئێستا زۆری ئەو کارە کردەوە بە زۆر شاهیدی ئەوە بوون دەجامعەدا کە ئەو کارە دەکا و ئێستا دیدی بە شێوەیەکی نەمادینە دەستگیری ئاهوو دەریایی یا ڕۆیا زاکری یا سامانی یاسین ئەوانەی دین نەمادینن ئەو ڕۆڵان هەموو جامعە هەموو دنیا دەزانێت جمهوری ئیسلامی خەریکی شکنجەی دارویە بەس ئەوانە هەموو بەمە دەڵێن کە ئاپارتایدی جنسیەتی و سیستماتیک و قانونی لە ئێراندا حاکمە و ئێمە دەتوانین چ بکەین یەک جامعە دەبێت زۆر یەک گورتووتر بێنە لەسەروەی ینی قەرار بدا من پێم وایە ئاخرین بە ئیستیلا حربە هەر دەبێت خیابانەکان شلوغ بێتەوە و هەروەها ئێتسابی عمومی چەند مانگە لازمە ببێ کە ڕژیم ئەگە بمانەوێ ڕژیم ساقط بێ و لە خارجی کشوەرەوە فشار چۆن بێنێ جرمی ئەو بە ئیستیلا ئاپارتایدی سیستماتیکە
بە جورمی و ئاپارتایدی جنسیەتی بەرئەلەی 45 میلیۆن لە ئێراندا دەتوانین کە قازاکەمانەوە بێکە سەفارەتەکانی جمهوری ئیسلامی دابخرێ تحریمی سیاسی بکردرێ تحریمی وەرزشی بکردرێ جمهوری ئیسلامی وەکو نمایەندەی خەڵکی ئێران بە ڕسمیەت نەناسرێ چونکە واقعان نمایەندەی خەڵکی ئێرانێنە بەڵکو قەتڵی خەڵکی ئێرانەوە ئەوەی نیشان دەدا بە هەموو شێوەیەک تا ئێستا نیشانی داوە لە زیندانەکاندا دەبینین پێم خۆشە ئاماژەیەک بە قسەکانی شیوەخان بکەم کە هیوەزئی ژنان ئێستا خراپتر بووە لە جامعەدا بەڵە زۆر کورد من پێم وانێ ئاوا بێ بە نەزەری من توانایی ژنان لە جامعەدا ئەلئان خەڵک دەزانێت بنەماڵەکانیش دەزانن ڕژیم فشار دێنیە بە وەسیلەی فەقر بە وەسیلەی تەحملێکی وەحشتناکی کە بنەماڵەکاندا دایسەلارەکەی بەڵام من پێم وایە بەعام ئەرزشی ئەلان جامعە زۆر زیاتر ئەرزشی ژنان دەزانێ حتا خیابانەکان ئەمنترن بۆ ژنان نسبەت بە پێشووتر بەداخەوە جێگەمان نێ لێرە چیدی کە دەی دیارە کاتمان نییە کاتان ناکرم بەڵام بەڵە مەمنونم لێتان و شوونەتی سیستماتیکی جمهوری ئیسلامی بەرعکسی خۆی تەبدیل دەبێتەوە زۆر سپاس پێم باش بوو کە کاتی بەرنامەکەمان زۆرتر بێ بەڵام وا دیارە لە سەعات گوزەراوە با پرسیارێکیش لە خاتوشیوا بکەم وەکو دوایین پرسیار دواتریش پرسیارێکی کۆتا لەکانیەکەم پێم باشەکانیش قسەی بکات چون نەزانم قسەی هاپێ و گەرەێکی بیکات خاتوشیوا چۆن دەکرێت بە دژی یاسا دژەژنیەکان لە کۆمەلگادا مامەڵە بکرێت قبل سەرچێ من گەرەکمە قسەیەکە خاتمینا کردی من ئەوەمە وت کە خشونەت عەلەیه ژنان دوای خیزش ژنژیان ئازادی لە جانبە حکوومەتەوە فرەتر بووگە وەگەرنا لە جانبە خانەوادەکان و کۆمەلگا فرە باشتر بووگە منیش ئیمانم هەست بۆ قسەیە تەواوتم ئەسلاحی کەم کە سوێ تەفاهم نە بۆ بینانار نە بۆ میوان عەزیزەکان پێش بێ بە نەزەر من شتێک ئەتوانێ مقابلە قوانینە زردە ژن بێ سێعایسە لە حاڵ حازرا ئەتوانم بێژم ئاموزش ئەتڵا ڕەسانی کەمپێنگەلێک کە ئەتوانین بیخەینە ڕێگا و هەروەها ئەزافە بوون بە جەمعیەتە ژنانە مبارز لە داخڵ ئێرانەوە کە ئەمە خوشبەختانە ڕۆژ بە ڕۆژێ مەشاهدی هەین و ئەو نافەرمانی مەدەنیە کە ئەسڵ بدونە ئەمە کە ڕاحبەرێ وجودی بێ یا لە جێگەی گۆ بگەی بەژدەکان ڕۆژ بە ڕۆژ بە تێعدادە ئەم جنگەلە ئەزافاوێ و فەرمانە نامەدەنی ئیسە بە لە چک نەپۆشین بە پوششیان یا بە هەر شتێتر خەریکن نیشانان بەرامبەر حکوومەت کە ئەمە فۆقڵادە جێگەی شانازیە و هەروەها ئەرکێگە کە بە شانە ژنگەلێ فعالە حقوق بەشەر فعالە حقوق ژنان لە دەرەوە وەسە کە ئێمە ئەتوانین پۆلی ارتباطی بین بۆ ژنەکانە داخڵە ئێران و ژنەکانە سازمانگەل حقوق بەشەری کە لە دەرۆ لە ئێران هەست بیشتر دەنگ ئەم ژنگەلە بگەێنین بیشتر لە سەریان کەمپین بخەینە ڕێگا و هەروەها تەجەموعگەلێک کە خارج لە کشوەرە ئەنجامە بە هەرەوە جۆرە کە خاتومی ناوتەنی واقعاً نیشانەی فرەخاسە یانێ بەهێزتر ئەوەن لە ناوە مردم ئیسە چە ژنان چە پیان و هەروەها بتوانین بیشتر لە تەرێق سازمانگەل حقوق بەشەری و بینولمللی فشار بێرین بۆ جمهوری ئیسلامی و بۆ حقوق و بۆ مەسائلە زەدە ژنێکە وجودی هەست من فکرەکەم ئەمانە ئەتوانێ ئاهرۆمە فشار بێ و بیشتر بتوانین لەسەری کارکەینە ئەمە دیدگای بنە زۆر سپاس کانی وەکو دوایین پرسیار بەڵام بە کورتی جوان پێبەرەوە ڕێگە چارەی خەبات یان نهێشتنی توندوتێژی بەرامبەر بە ژنان چییە بەڕایتەوە ڕێگە چارە دەرنایەدەوەی کە هەمومان ئەزانین ئەبێ لە ئێراندا من باسی ئێرانەکەی نەمانی کۆماری ئیسلامی چون تا زمانێکی کۆماری ئیسلامی لەسەر کارە بە دڵنیایی و ژنان و پیاوان ناتوانن بە شێوەیەکی بەرابەر لەناو کۆمەلگا دابژین لە هەموو ئینێکابوارەکان نە سیاسی نە اقتصادی و نە ئیجتیماعی یعنی کۆمەڵایەتی بۆیە دەرنەهایە دەبێ کۆماری ئیسلامی بڕوخێت بەڵام ئەگە بەحسی جەهانیش بکەین بەلەخەرە خۆ سیستەمی سەرمایەداری دووبارە پێخۆشە کە ژن وەکو نێوەی کۆمەلگا دووبارە هەرژێر دەستە بێ بە شێوەهایەکی مختەلف ئەبزار بێ بەردەبێ بەردەهای نوێی کە ئێستا ئێمە بینین لە دنیادا چۆن ژنان حتا ئێستا پیاوان بوون بە بەردە بوون بە ئۆبژەیەکە خەریکن ئیستیفادەیان لێکەن بۆ سوودی زیاتر
بۆیە تا ئەم سیستمانە دەسەردۆرن ژنان ناتوانن خۆمە نابی ئەوە نادیدە بگرین کە لە دەرەوەی ئێراندا تا لە خودی ئێرانیشدا بە یومنی مبارزاتی پێگیرانەی ژنان و پیاوانی ئازادی خواست بەتایبەت ئێستا لە ئەوروپا مەسەڵەن لە وڵاتانی دەرەوەی ئێران یعنی بجوز خاوەریمیانە ژنان لە مەقطەیەکی زۆر باشن و ئەسەن قابلی مقایسەنی لە زۆربەی بوارە لەگەڵ ژنانێکە لە ئێراندا ئاژین لە ئەفغانستان ئاژین یا لە وڵاتان دەوروبەری ئێران بەڵام بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەم پرۆسە بخەینە بەرۆ نیازمان بەهێزە بەهێزی خەڵک بە یەکگرتووی بە ئێتحاد بۆ ئەوەی کە بتوانین ڕۆژ بە ڕۆژ زیاتر خاستەکانمان بووینە بەرەو متالباتمان بەدەست بێنین و دەرنەهایە دەم سیستمانە بڕوخێنین من ئەسمان باوەڕم بە دۆڵەتەکان نییە چونێمە لە شۆڕشی ژینا بینیمانکە هەموو دۆڵەتەکان هەموو ئەبەرقودرەتەکان هەموو ئەمپریالیستەکان دۆڵەتە ئەمپریالیستەکان هەموو پارلەمانەکان دەنگی ژنانی ئێرانیان بیست ئەوەی چەکی گەرەکی نەبوو ببیسێ مەجبور بوو دەنگی ببیسێ و بینیمان کە یارمەتەیەکی چەندانیان نەدا نە یارمەتی خەڵکی ئێران بەتایبەت نە یارمەتی ژنانی ئێران ئێمە ئێستا ئەبینین کە ئەم دەوڵەتانە چ ڕێفاهیاتێکیان دروست کردووە بۆ خەڵکی خۆیان لە مناڵە بگرێت بۆ هەموو شت هەتا بۆ حیواناتیان چ ڕێفاهیاتێکیان هەیە خاوەریمیانە بەتایبەت وڵاتایەکی ئیسلام زەدە وەکو ئێران و وەکو ئەفغانستان چۆن ئەسەن بە شێوەیەکی زۆر نابەشەرانە یا مەسەڵەن چاوی خۆیان بەستووە گوێچکەی خۆیان کەم کردووە ئێمە نمونەی بارەزی غەزە ئەبینین کە جامعەی بینالمللی چۆن کەڕۆ چۆن کوێرە بۆیە ئێمە فەقەت لیوا بە هێزی خەڵک بکەین بە هێزی خۆمان بە هێزی بەقەڵی نێژێ هێزی گەر بکەین کە ڕۆژ بە ڕۆژ ئێمە ئاگاهی خەریکە زیاتر ئەبێت لە ناو ئێراندا لە ناو خەڵکدا هەوڕێمینا بە دروستی ئیشارە کرد کە چنێ ژن خەریکە جێگە و جێگە و پێگەی ئەچێتە سەرۆ جێگەی دیارە هەمویان بیستویان هەمویان ئەزانن بەو دەرکە گەیشتون کە ئەمە هەمووی حەقی ژن نییە ئەمە زوڵمە لە ژن ئەچێ و خەریک ئەم دیدگا ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەوەزە بێ کە ژنان ئەبێ بگەین بە مافی خۆیان وە دڵنیام کەمە ڕۆژ بە ڕۆژ باشترێ بۆیە ئێمە بە نەزەری من ئەوەی کە شیواوتی ئاگاهی زۆر زۆر مهمە و من لە دەرنەهایەت یەکگرتووی ئێژم پشت بە یەک بەستن مەسەڵەن جاران متالباتی هەموو سنفێک متالباتی خۆی بوو بەڵام لە 2 ساڵی ڕابردووە هەموو سنفەکان متالباتیان بۆ متالباتی عموم تا ئەوەی کە ئێمە بینیمان بازنشستگان ئەسەن باوەڕکە من ئەوەندە بووم جالێ باوەرم ناکرد کە بازنشستگان داوای ئازادی ئاموو دەریایی بکەن ئەوە زۆر مهمەکە دەردێ مشتەرێک دەرمانی مشتەرێک بە کۆمەڵگای گەیشتووە بەوە دووبارە دڵنیام کە ئەگەر بەم شێوەیە ادامە بدەین ئەم پرۆسە زووتر تێیە بێ ئێمە شاهدی ڕوخانی کۆماری ئیسلامی بە بنیادنانی حکوومەتێکی ئازاد و بەرابەرە بینە بەتە هیوادارم ئەگەر دووبارە بەلاڕێدا نەبن ئەمپریالیستەکان. بەڵێ زۆر سپاس بۆ هەر سێ میوانی بەرنامەکە سپاس کە ئامادە بوون لەم بەرنامەیە. زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ هەر سێ میوانی بەڕێزی بەرنامەکە کە لەم بەرنامەیە بەشدار بوون. بینەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بوون هەتا دیدارێکی تر هەر شاد بژین.